بايدن هشدارية ددل دور مترسية لسر ديمقراسية. أمريكا وهن ولاتن دن كاردكن جبو درخستنا إيران جي كومسيونا جنانا نتوين يكبوي. بشي لقل رودا وكان رونيد دسر دجوارين روبروبنا الجندلية لعراق. عزیزانم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێت ئێرە دەنجی ئەمریکا شاد بووینەوە کە لە کورد کۆنێکشن بۆ جارێکی دیکە هاوکات بەرنامەکانمان لە ڕێی NRTەوە دەتوانن بیبینن و سەکۆی میدیایەکانی ئێمە و سۆشال میدیای ئێمە ئەتوانن لە ڕێی ئەوانشەوە زیاتر بینەری ئێمە بن. سلااوڕێز. بەڵێ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە ڕۆژانی کۆتایی هەڵمەتەکانی هەڵبژاردنەکانی نیوەی خولی کۆنگرێس هۆشداریدا کە دیموکراسی لە مەترسیدایە داوای لە هەموو دەنگدەران کرد داهاتووی دیموکراسیمان بکەنە بەشێکی گرنگ لە بڕیاری دەنگدانتان و چۆنێتی دەنگدانەکان. بایدن دەڵێت هیوادارم پرسیارێکی سادە لە هەر کاندیدێک بکەن کە ڕەنگە دەنگیان پێ بدەن ئایا ئەو کەسە ئیرادەی ڕەوای گەلی ئەمریکا و ئەو خەڵکە قبول دەکات کە دەنگ دەدەن لە ویلایەتەکەی تەنها 6 ڕۆژی ماوە هەڵبژاردنەکان لە کاتێکدا زیاتر لە 27 ملیۆن ئەمریکی پێش وەختە دەنگیان داوە لە کاتێکدا ئاڵنگاری ئابووری و پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکان بوون بە سەنگی یەکلاییکردنەوەی ئەم هەڵبژاردنە. کۆماری و دموکرات چەند ڕۆژان بەری هەلبژارتنی نێودەمێن ئەمریکایە هەلمەتە خوای لە ویلایەتên سەرەکە خوڕ dikin. راپرسیەکە نوێ گاڵۆپێک و vê mehê hat belavkirin dibêje 51% ئەمریکیان لە دۆر ئابوورiyê bihtir bi komariyan bawer dikin beramberî 41% ku dibêjin ew baweriya xwe bi demokratan tînin. Li gorî rapirsiyeke dina vê dawiyê 82% ji Emerîkiyan dibêjin helawsan an ku înflasyon pirsgirêkeke pir bingehîne ku divê hikûmeta federal çareser bike. Ji bo zanyariyên bihtir niha hevkarê me Sêrwan Qeço bi me re ye. Dem baş Sêrwan serkirdeyên her du partiyan di van rojên dawî de çawa li ser van mijarên ku me behsa wan kirî kar dikin. دەم باش صالح بڕاستی ئەف راپرسینێن کو تە بەحسا وان کرد جی بەحسا بابەتێن هەری گرنگ ji بۆ ئەمریکا دکن چەند ڕۆژان بەری هەلبژارتنên حیشتê mijdarê ji ber wilo hat bala xwe bide di gotara do ya serok Biden de ya ku li nav komîteya niştîmaniya demokratan de pêk hat bi rastî bi giştî behsa wêyekê dikir ku Amerîka heger kongres di destê demokratan dibimîne wê ew karibe ejendeya xwe ya baştirkirina rewşa abûriya Amerîka û و پلانا خویا بنسازیه باشتر بکه لی هگر کده دست کماریا ده و گلک کلام آسلنگی ورم پیشیا وی هر وها لسر خالک گلکی گرینگ بالک شان سر خالک گلکی گرینگ صالح اوجی او کو ددما کماریان ده آستا تندو توجیه زیده بویه تندروی زیده بویه او آستا دموکراسی بگشتی امریکا دموکراسی امریکا کتیه جر مترسیه ده بایدن لسر وای یکا بهتر بالک شان سروان خالان لآلیه دنجی شخوا ام دبیجن کوماری بحثا ویکی دکن کو دوان چند سالین داوی ده بکیمانی دوان حرد و 2 سالین داوی ده آستا ام بیجن روشا آبوری خرابتر بویه انفلاسیون گلکی بلند بویه گهشتن آسنی دیروکی و هر یک تش لگور چاوا وان دنگدارن پیکان دکه ارمانج بکارتینه وک افچان رو ام بحث دکن نهاد روژن داوی ده برکو هلبجارتن پیکورن صالح هر دو پارتی کساتین خونی سرکه دشینن میدانان دشینن قادن کمپینان جبرکو جبوان اف یک گلکی گرینگا گوتارک بایدن ده مدید چاوا بحثاوی کیت که سروکی بری اوباما چاوا بحثاوان اجنده دموکراتان دکن لالیه دن ترامپ بحثا اجنده کماریات کن بگشتین هذا کتیه وان خالن سرکی کو تجی بحث کرد وان را پرسینان ده در باشه سیروان ام دزانین کو لگلک ولایتان نو دبن لوان 4 ولايتين سركين كو وها وكو ولايتين بريار برد فان هالبجارتنان دا تن بنافكرن روش تشاوايا هالبجارتن بيش وقت تشاوايا وبيش بينا تشد بدروج هالبجارتنان
نوها هجمار نقل كي مزن يعني وكاسوشي قلت برانيا خلكي دنجي خدانه يعني هجمارك مزنج خلكي دنجي خدان بقول انا برانيا خلكي لي نوها السرويه كي دمينه كا حتى كيجان راديه نلفان ولايتان تني لي بتايبت الفان شار ولايتين قلت بحثا عندك انكو اريزونا وبنسلفانيا ونيفادا وجورجيا او كسنكو هين بريار ندانا ويدنج بدن كي نوها ديمقراط بيجن ولايتك وكو جورجيا كو 2020 بايدن بدست خست وولايتك كونسرفاتيفه بقشتي وكوماريان بنجها كخول ويدك هي لي قريبون ويكي بين او لسر ويكي كاردكن كو تشاوا دكارن كسن كو 2020 دنگ دانا بايدن وهينجي بريار ندانا كا 2022 دوان هالبجارتين ميد تيرم دي نيفي دمي ودنگي خو بدن كي لااليدن لسر همان بلاني كوماري دبيجن او كسن كو دنگي خدانه ترامب دنگي خدانه بايدن 2020 هالبجارتين سروكاتيه شخوار بنارم به بايدن چه بسری وی ولاتی آنی به تایبت دوارن آبوری ده یعنی نها هر دو پارتی لسر رجایا وان دنگداران دلیزن هیویا وان اوه کو اف دنگدارن کو حتی ها بریار ندانی نجی دنگ دانه و نجی بریار دانه و دنگ بدن کیجان پارتیه لسر وی کی دخه بتن صالح بله سیروان قچو سپاس و وانزانیاریان سپاس فەرمانڕەوای کۆمارەکانی فلۆریدا و تەکساس هەوڵ دەدەن ژماری پێوانی ئەو کۆچبەرانەی گەیشتونەتە سنووری باشووری ئەمریکا بخەنە بەرباز لە کاتێکدا هەزاران کەس بۆ داوای پەنابەری سیاسی ڕەوانی واشنگتن دیسی و نیویۆرک و شوێنەکانی دیکە کراون کە لایەن دیموکراتەکانەوە بڕێوە دەبرێت. زانیاری زیاتر لەم ڕاپۆرتەدایە. به هزاران کشبر با اتوبوسان تین باجار نیویورک جبو گلکان رویتی آوان یا امریکا پر دجوار بویه. دارستان پر خراب بو براستی نخوش بو کچا من هما ده چمده خنقی لی شکر جخودیره گو ام گشتنه ور پر کس دبیجن کو اف بهیویا جبو جیانک چیتر جبو زاراکن خواه کتنه ری خیالا ما اوکو ام پیش روژک چیتر جزاروکن خوره ده سریده ده پروردهی ده پیدا بکن لونزویلا او شانساکی نادن جبو پیش روژا زاروکن ما والین کماریین باشور دبیجن کو دموکرات و حکمتا فدرال جبو راوستاندنا حاطنا وان کسان پر هول نادن جبر ویکی او دخوازن بالی بکشنین لسر ویکی بشاندنا به هزاران کشبرن کل پنابری سیاسی دیگرن بو جین کو جهیلا دموکراتان و دین کنترل کرن. امن ایالتک پاراستینه و چیتره گو هون کاربن هرن ایالتک گو پاراستی به و اری امجی بوره ببن آلیکار گو و گوستنا و حسانتر بکن دا گو هون کاربن هرن جهکی باشتر. قصراسپی کماریان تاوانبار دکه که مالباتین کشبر جبو برجوندین سیاسی بکارتینن. جبو بریوبرنا کوچبران شرمک و والین کماری تولیوی پروژه دبن و کوچبران وکه پیونین سیاسی بکارتینن. سیاست مدارین کماری حول دادن که لسرانسری ولاد بالی بکشینن لسر مجارین که اول هرمه مجول دبن. اف فوتبولک سیاسی او جبو شرمزار کرنا دیموکراتان هاتیه چه کرن یا راست اف پرسکریکه نتوائیه دویچ افغانی ج حکومت فدرال جهر پارزگه وره کو پناخوازان قبول دکه. لباجار نیویورک سیتی هاتنا زیادتر 18,000 پناهخوازان سیستم استرگهان یا هرمی بر بخالا تکچونه و بریه رونشوان هرمی نیرین جدا دیار دکن لسر بریه روبری دموکرات یا باجر جبو میوانداری کوچبران به تایبت لهن اوتلین بها. امی چی بکن کو بهل لکوچیا بمرن او نها لورن جبر ویکی امینه چار بن گو چه دستی موره امی بکن گو بوی مسئله یره مجول بن. او بیگمان تفگرین سیاسی نه مروین گونتین ولات به بلگه آنجی تخمین دکن به بلگنه و او چافکانین امریکی جخواه کن بکار تینن. گلو تاکتیکا آنینا کوچبران به اتوبوسان دی باندور لدنگدرین یک آلیکر بکه. دنگدر احتمال کول آبوری آن سوچه بنیرن نه یا کوچبری وکی مجارک بر بچاف لهمبر مجارک گرینگ ددما بریاردایینا دنگی خوده. لیبری امریکی لسر صندوقان دنگین خوددن هلوستا پرچبوی یا پارتیان لسر کوشبری و بردوامی زده بونا خاطنا وانده دی وی واتای کو اوی جبو ولاد وکی پرسکرک که سیاسی بهیز بمینه جبو ارن رانین روکن اشک دنگ امریکا واشنگتن.
برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه بالیوزا امریکا لنتوین یکبوی راگهاند کو امریکا و ولاتن دن این اندام ده کار بکن جبو درخستنا کومارا اسلامیه ایران ج کمیسیون جنانا نتوین یکبوی لیندا توماس گرینفیلد رفتار حکومت ایرانی لهم بر خوپیشان درین آشتیانه شرمزار کرو پشتراس کر کو امریکا و ولاتن دن اندام پشتوانیا گل ایرانی دیکن و گوت بویسته کاری پشتگیریا وکویا زایندی و بهس کرنا جنان نی سپارتن بو دولتك اندام کو باوایکی سیستماتیک جنو کچن خو تپسر دکه کمیسیون جنان گروپک جنونرن ولاتن اندام کو تنه بالدکشین سر پیشو برنا وکویا زایندی و بهس کرنا جنان لگوری نتوین یکبوی آرمان جاوی پیشو برنا مافی جنان و بلگه کرنا راستیا جیانا جنان لسرانسری جیهانی دەسەڵاتدارانی ئێران ڕۆژی چوارشەمە فەرمانی لێکۆڵینەوەیشیان کرد بۆ گرتەیەکی ڤیدۆیی کە تیایدا ئەفسەرەکان بە شێوەیەکی دڕندانە لە خۆپیشاندەران دەدەن کە گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن دڕندەیی تەواوەتی سەرکوتی پۆلیس لە دژی ناڕەزایەتیەکان ئاشکرا دەکات. لە ئێستادا خۆپیشاندنە ناڕەزایەکان وەک گەورەترین ئاڵنگاری بۆ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران هەژمار دەکرێت هەر لە دوای شۆڕشی ساڵی 1970ەوە. چالاکوانان دەڵێن بەهۆی سەرکوتکردنی هێزە ئەمنیەکان بەرامبەر خۆپیشاندەران زیاتر لە 270 کەس کوژراون و هەزاران کەسیش دەستگیر کراون کە تومەتبارن هاوکات پۆلیس تومەتبارە بە تەقەکردن لە خۆپیشاندەران و بەدار و بە چەقۆ و سوکایەتیەکانی دیکە پەلاماری خۆپیشاندان دەدەن. ریبری بلند ایران روزا چهارشنبه سوزدا کو اوی کسین کل گوروی با آلیان بیانی را هفکاری کرنه جذاب بکه ده خواپیشاندانین کو ولات تولهو کرنه آیت الله علی خامنه‌ای ده آخفتن خویا لطهران ده گوت او دخوازن ملت ایرانی جی همان باورین سرکرده امریکا و بریتانیا وین وکیوان بپجرین هلبت ملت ایرانی سیله لدوی وان دان و ده سبروجی ده سیلیان لدوی وان بدن آخفتن وی تند دمکی ده کو خواپیشاندانین سرانسری ولت لدجی کشتنا جین امینی بردوامن لگوری رخصتن مافی مروفان هزن اولکاریه هول ددن کو نرازی بونان بشکینن وان تانها هریکیم 207 کس کشتنه و نزدیکی 14,000 کسی گرتنه. لەگەڵ بەردەوامی ناڕەزایەتیەکانی دژ بە حکومەت لە سەرانسەری ئێراندا گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هاوکاتی سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و کوشتن و دەستگیرکردنی خەڵک حکومەت لە هەمان کاتدا هەڵمەتێکی چاواشەکاری زانیاری ناڕاستی دەست پێ کردووە وەک هەوڵێک بۆ تێکدانی ناڕەزایەتیەکان. لەم هەڵمەتانەدا خۆپیشاندەران و چالاکوانانی مافەکانی مرۆڤیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات کردوتە ئامانج و بۆ ئەو مەبەستەش دکتۆرە فاتیمە کەریمی بەڕێوەبەری تۆڕی مافەکانی مرۆڤی کورد میوانی دەنگی ئەمریکا ئەم کاتت باش فاتیمە. فاتیمە خان هەڵبەت حکومەتی ئێران هێڵەکانی ئەنتەرنێت و سەرجەم هۆکارەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتەکانی لە ناو خۆی وڵاتەکەدا داخستووە هاوکات لە ڕێی کەناڵە میدیایەکانی خۆیەوە زانیاریەکان چاواشە دەکات و هەڵدەژێڕێتەوە. ئایا ئێران دەتوانێت بەم ڕەفتارانە چاواشەی جیهان بکات؟ قسەکەی وەڕاستە ینی ئێران توانێتی بە قاتکردنی ئینترنێت تا ڕادەیەک لە ئەوەی کە خەبەرەکان بە دەستی ئێمە و بە دەستی وڵاتانی تر بگات توانێتی تا ڕادەیە کۆنتڕۆل بکە بەڵام بە بینینی ئەوی دوانە کە ئێمە بە ڕۆژانە ئەیبینین هەرچی حکوومەت دەڕەندەتر ئەبێ سەرکوتی خەڵک زۆرترەکە خەڵکیش بۆ کەڵکە وەرگرتن لە میدیاکان زۆرتر شارەزا بن بۆیە هەرچەند ئەمە توانێتی تا ڕادەیەک
کۆنتترۆلی خەڵکە سەرکوتەکان زۆرتر بکە بەڵام خەڵکیش بە پێچەوانەی حکوومەت توانیانە لەم بوارە خۆیان قویتر بکەن بۆیە بە ڕۆژانە ئێمە خەبەرەکانمان پێگا ویددیوەکانمان پێگا شای ویددیوەکان بە 2 ڕۆژ 3 ڕۆژ یا مەسان بە هەفتەیەک درەنگتر بە دەستی ئێمە بکە بەڵام ئەوەی ڕاستیە کە کۆماری ئیسلامی چیتر ناتوانێت بەو جۆرەکە خۆی ئەیەوێت سەرکوت بکە و چاواشەکاری بکات بۆ نمونە ئەبینین کە ئەڵێ مەسەڵەن بۆ نمونە ژنێک لە مەهاباد کوژرا ئەمە ئێمە نەمان کوشتووە خەڵک درۆکەن میدیاکان درۆکەن ئەمە لە نەو ماڵی خۆی تەقەی دەکراوە بۆ نمونە ئەوەی کە ژنی کورد ئەکوژرێت لەوە کەڵک وەرەگرێت بەوە کە بڵێ ئەم ژنە بەدەستی خانەوادە یا کەسانی تر بەقەیری ئێمە کوژراوە یا زۆر کەسانی تر کوژراوە و توێتی ئەمانە زۆرتر لەسەر ژنانیش ئەو چاواشەکاریەکە ئەم ژنانە خۆیانیان کوشتووە ئەمانە خۆپێشاندەر نەبوون بەڵام ئیتر کۆماری ئیسلامی ئەمە 40 ساڵە زۆرتر لە 40 ساڵە خەریکە چاواشەکاریەکە ئەگەر تا ڕادەیەک خەڵک تا ماوەیەک پێشتر باوەڕی بە قسەکانی ئەکرد بەڵام ئەم جارەی خۆپێشاندانەکان نیشانیدا کە ئیتر خەڵک بە هیچ شێوەیەک باوەڕی بۆ حکوومەتە نەماوە ئەم جارە لە هەموو جارێکی تر چاواشەکارەکانیان بۆ خەڵک ئاشکرا بووە بۆ نمونە ئەگەر ئەمەلیاتێکی تروریستی کرا حملە کرا بە مزگەوتی شاچراغ لە ئێران لە ئەوڵ واکنشی خەڵک ئەوە بوو کە کاری خۆیانە ینی خەڵک حتا ئەگەر کاری خۆیی نەبێت داعش وتی من بووم بەڵام زۆربەی خەڵک لەسەر ئەو ڕاستیە بوو کە سەر ئەو تاکیدەی ئەکرد کە ئەمە کاری خۆیانە ویتر ئەو چاواشەکاریانە ناتوانێت کۆماری ئیسلامی وەربگرێت. بەڵێ باشە فاتیمە خان ئێوە وەک تۆڕێکی مافەکانی مرۆڤی کورد چەند سەختە بۆ ئێوە لەگەڵ ئەم چاواشەکاریانەی حکوومەتی ئێران دەستان ڕابگات بە تۆماری کوژراوەکان و بریندار و دەستگیرکراوەکان لە ئێراندا؟ ڕاستیەکەی بڵێم کارێکی زۆر ڕاحەت نییە بۆ نمونە ئێمە تا ئێستاش ئەگەر ئێوە چاو لە ئاماری ئۆرگانیزیشنەکان و ئەسۆسیێشنەکان بکەن کە چەند ئامارەکانن تا ڕادێک جیاوازە لەسەر ئەوانەی کە گیراون لەسەر ئەوانەی کە بریندارن لەسەر ئەوانەی کە کوژراون ئێمە ئامارێکی تاییدکراومان هەمومان وەکو یەک ئامارێکمان لە بەردەستان نییە ئەوە خۆی نیشانەدا کە زۆر زەحمەتە بەداخەوە بەڵام خەڵکیش خۆی ئاگا بووە بنەماڵەکان تێن قساکەن هاوڕێکان قساکەن بۆ ئەوەی دروستە ئێمە شاید بتوانین درەنگتر دەستمان بە خەبەرەکان بگا جاروبار بۆ خەبەرێک بەڕاستی ئێمە تووشی سەرئێشە و زەحمەتە بین بەڵام ئەوەی ڕاستی بێت چ درەنگ بێت زوو بێت ئێمە دەستمان بە خەبەرەکان ئەگات وە ڕاستیەکان بۆمان دەرەکەوێت. بەڵێ فاتمە ئێران بە تیرۆرکردنی شوناسی کەسایەتی و شێواندنی داواکانی خەڵکی ناڕازی و شێواندنی کەسایەتی کوژراوەکان ئایا دەتوانێت ڕایگشتی چاواشە بکات؟ بۆ نمونە لەسەر کوردەکان ئیسا باسکەین لە ماوەی 40 ساڵە کۆماری ئیسلامی تا وەختێک کوردەکان ئێمە مافی خۆمانمانەوێت مافی سیاسی و کەلتوری خۆمانەوێت تا کوردەکان کارێکیانە کرد ئەیانوت کە ئەمانە سەر بەخۆخوازن ئەمانە دەیانوێت لە ئێران جیادنەوە ئەیتوانی تا ڕادێکی زۆرێک لە خەڵکی ئێران لەگەڵ خۆیان هاوڕا بکات بەڵام ئەم جارە دیمان ئەوەی کە حملەی کرد بە حزبەکانی کوردستان لە باشووری کوردستان دیمان کە حزبەکانیش هیچ واکنشێکیان نیشان نەدا چون ئەیەویست کە حزبەکان بێن خۆیان تێکەڵکەن بەم کارانەوە بە خەڵک بیسەپێنە کە ئەگەر ئێوە ئەم جارە خەریکن لە کوردەکان حمایەتەکەن بەڵام کوردەکان جیاخوازن بۆیە نەیتوانی ئەم جارە دیمان لە نێو شارەکانی جۆرواجۆری ئێران و کوردستان خەڵک بە ڕاشکاوی خەمی خۆی بۆ کوردەکان و هاوبەستگی خۆی بۆ کوردەکان نیشاندا و ئەم جارە زۆر لە چاواشەکارەکانی کۆماری ئیسلامی نەیتوانی جواب بدات و بۆ خواستەکانیان بۆیە بەڕای من ئیتر ئەمە ئاخرین خەتە ئاخرین دروستە شاید ئەم جارە کۆماری ئیسلامی بتوانێت دووبارە ئەم خۆپێشاندانە سەرکوتکە بەڵام یعنی من لەسەر ئەوە ئیتمینانم هەیە کە ئەم جارێژ نەبێت جارێکی تر خەڵک دووبارە خۆپێشاندانەکان دەست پێکاتەوە و ئەم جارە وەکو جارانی پێشتر نییە کە خەڵک بڵێ من داخوازیەکم هەیە ڕەفۆرم خوازم ئەم جارە هەمووی خەڵک بە یەکەوە داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاتی پێدبەخشین فاتیمە کەریمی هەربژی. سپاس بۆ ئێوەش.
وزیر دروی ایران روژا چهارشنبه گوت ایران در روجن بیدا شانده که بشینه آژانسا ناونتوی انرژی اتمی IAEA لوینای د ناو پرسن برفرهن درباره بنگه ناوکین ایران ده. حسین امیر عبداللهیان گوت ام هیویدارن کو آژانسا ناونتوی انرژی اتمی لگوری لهفکرنن روجن درباسبوی گرانی بده آلی تکنیکی جبو چارەسەرکردنا هن تاوانین کل دجی کومارا اسلامی ایران کرنه. امیر عبداللهیان او شیروکر دما کل تهران میوانداری وزیر دروی سوری فیصل مقداد کرد. گوتو بیجن لسر نوواجاندن پیمان ناوکیا سال 2015 دناورا ایران و هزین جهانی دا راوستیانه دمکی دا کو ایران هول ده خو پیشاندانین لسرانسری ولید راوستینه. دنگ امریکا جافکانی گاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جیهانه حکومەتی نوێی عێراق ڕوبەڕووی چەندین ئاستەنگ دەبێتەوە لەوانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هاوکات زۆرێک لە شرۆڤەکارانی سیاسی دەڵێن نەحکومەتی عێراق و نەحکومەتی هەرێمی کوردستانی عێراق ناتوانن بە شێوەیەکی کۆنکرێتی ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە. بەڵێن ساڵح بۆ بەڕگەی ڕووداوەکان میوانداری دکتۆر هەردی مێد پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنسا دەکات. خۆشهاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا لە عێراق بەردەوام سەرکردە سیاسیەکان باز لە هەوڵەکانیان دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵکاران بەبێ ئەوەی ناویان بهێنرێن و لە وتارەکانیشیاندا هەمیشە باز لە بوونی گەندەڵی دەکەن وەک ئەوەی کەس نەیزانی بێ گەندەڵی هەیە. إن جائحة الفساد پەتای گەندەڵی کاریگەری کردوتە سەر هەموو ڕەهندەکانی ژیان و ئەم پەتایە زۆر کوشندە تریشە لە پەتایی کۆرۆنا. گەندەڵی بۆتە هۆکاری زۆر کێشەی ئابووری و شکۆی دەوڵەتیشی لاواز کردووە و هەژاری و بیەکاری زیاتر کردووە و هەروەهاش دابینکردنی خزمەتگوزاریەکانی لاواز کردووە. حکوومەتی نێوەندی لە عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیش هەمیشە باز لەوە دەکەن سیاسەتی چاکسازی پێڕەو دەکەن بە مەبەستی نەهێشتنی گەندەڵی. بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ هەنگاوێکی ڕژد نەنراوە بە ئاڕاستەی هەر هیچ نەبێت بۆ بەلانی کەم لێسەندنەوەی دەسەڵات و دوورخستنەوەی گەندەڵکاران لە پۆستە باڵاکانی حزبی و هەروەهاش حکومیدا. دکتۆر هەردی مێد پسپۆڕی زانستە سیاسیەکان لە زانکۆی سۆربۆن میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر هەردی سپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. بەڕای جەنابەت خواستێکی ڕژد هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ئەگەر هەیە بۆچی هەنگاوێکی کۆنکریتیمان نەبینی؟ ئەلبەت مەبەستم لە زاخۆ بۆ فاو. بەڵێ ئەم کاتتان باش کاک بڵێن لە ڕاستیدا پرسی گەندەڵی بەرانی کەم و ئەم دە ساڵی دوایی هەم لە کوردستان و هەم لە بەشەکانی تری عێراق بۆتە پرسیشی گرنگ بۆتە یەکێک لە ئەتوانم بڵێم گرێبێکی سیاسی زۆر گرنگ و خواستیشی جەماوەری کۆمەڵایەتی لەسەر واتە هەر لە زاخۆ تا ئەگاتە ئەو پەڕی عێراق خەڵک بەگشتی چەلەکوانی سیاسی چەلەکوانی کۆمەلگای مەدەنی باسی گەندەڵی دەکەن خۆ پیشاندانەکان باسی لە دژی گەندەڵی بوونەمانەوەتە لە بنەماوە لە خوارەوە ڕا لە دامێنەوە کۆمەلگا لەسەرەوە ئیشەکە چۆن گەندەڵی ببێ بە پرسیشی گشتی و بەجددی وەربژێ بۆیە فشارەکە بە شێوەیەکە کێترکاوە سیاسەکانش بێن ئەم بەرپرسا ئەقۆستنەوە دەیخۆزنەوە بەڕاستی ئەمە ئێستا کە لە عێراق ڕۆدا هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تری عێراق لە بەغا بری ئەتوانین ناوی بنین قۆستنەوەی گەندەڵی لەلایەن گەندەڵکارانەوە خۆیانەوە ئەنی ئەمڕۆ گەندەڵترین کەس دێت پیا گەندەڵترین پیاوی سیاسی دێت باسی گەندەڵیەکە یعنی زۆر سەریانی ئێمە دۆخێکی زۆر تایبەتدان ئەمڕۆ لە عێراق کەس
پرسەکە هەموو لای باسی گەندەڵیەکەن هەر وەگوی بڵین کەس گەندەڵ نەبێت لە عێراق ینی لەم پیاوی سیاسی و لەم حزبی سیاسی و بیبیرە هەتا ئەو پەڕی حزبی سیاسی لەم پیاوی سیاسی تا ئەم سەری وڵات هەمیان باسی گەندەڵی دەکەن بۆ لە کۆتاییدا خەڵک نازانێ هەرێ بەڕاست چێ گەندەڵە و چێ بەرەنگاری گەندەڵی دەکاتەوە لە حکوومەتە چکە آخر بەڕاستی گەندەڵی ئەگەر تۆ ئەتوانی ئەتەوێت بەرەنگاری بیتەوە بە بەرنامە بەرەنگاری بیتەوە بێ بلانی کەم ئەو خەڵکی کە بەرەنگاری دەبێتە خۆیان بەشێک نەبن لە گەندەڵی بەشێک نەبن لەو سیستەمی کە لە دوای 2023ەوە لە عێراق دروست بووە بۆ شتەکان زۆر تێکەڵ پێکەڵ کراوە بەمەش بە بێگومان بە بەرنامە تێکەڵەکرێ و بە ئاماجی سیاسی لە پشت ئەمە بێلەوەی دکتۆر کە گەندەڵی بۆتە چەکێک نارەکان لە عێراقا بەرامبەر بە یەک بەکاری دێنن بۆ نمونە کاتێ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەیەک دەکەوێتە نێوانیان لاپەڕەکانی گەندەڵی یەکتر هەڵادەنەوە لە بەغدا بە هەمان شێوە با بڵین ئێستای چوارچەوەی هەمانگی لەگەڵ لایەنی سەدردا یەک ئەوی تر بە گەندەڵی گوناهبار دەکات لێرەدا چارەسەر چییە؟ دادگا ئەتوانێت ڕۆڵ ببینێ یان ڕۆڵەکە زیاتر لە لای خەڵکە کە بتوانێت هەنگایەک بەرەو پێش بڕوا بۆ نمونە بە قەناعەتی من هەر وەک بەڕێزت ئاماژەت پێدا ئەمڕۆ لە عێراق هەم لە کوردستان هەم لە بەشەکانی تر وەکو گوتم هەموو لایەک ئەم پرسیان خۆستۆتەوە بێنە بە پرسێکی سیاسی ناخوایانەوە بەکاری دێنن بۆ لێدان لە یەکتری بۆیە هیوایشی ئەو تۆ نەماوە کام پیاوە سیاسەکان و ئەکتەرە سیاسەکانیان حزبە سیاسەکان بیان چەندسازی بکەن لە عێراق ئەوەی ماوەتەوە تاکە هیوایە کەما بێتەوە بەڕای من فشاری کۆمەڵایەتیە خۆپیشاندان و سەرکۆنە کۆمەڵایەتیەکانە کارشر ئەمە کاریگەری هەبێ و فشار دروستکە و دۆخی بێنێتە پێشەوە کە چاکسازی بکرێ بڕوا ناکەم پیاوانی یاسا وانی کە پیان دەڵن پیشەمەندی یاسایی واتە هەر لە قازی و حاکم و محامی و ئەوانی کە لە ئەمڕۆ لە محکەمەکانیان نوێنەری دەسەڵاتی یاسایی ئەمانە بیان چاکسازی بکەن ڕۆڵی شەوتویان نیە قورساییشی ئەوتویان یاخرا و کەسی کە چاکسازی دەکاوێ هەم پاپشتیشی کۆمەڵایەتی بەهێزی هەبی و هەم سەرمایشی ڕەمسیز بەهێزی هەبێ توانایەوەی هەبی بەرەنگاری خەڵک پیاوە سیاسیەکان گەندەڵەکان بێتەوە چاکسازی بکەن بۆی بە قەناعەتی من نەدادگاکان توانایشی ئەوتویان هەیە نە پیاوە سیاسیەکان بەو شێ ناتوانن ئەم چاکسازی بکەن تاکە شتێک کە ماوە هیوایەک ماوە لە عێراق بە تایبەتیش نە لە کوردستانە بە قەناعەتی من ئەمڕۆ لە کوردستان شیشی ئۆتۆ ڕوونادا حتا بزوتنەوە جەماوەری و سەرکۆنەکانش لە کوردستان تووشی دۆخێکی زۆر ئەتوانم بڵێم لاواز بوونە زۆر سز بوونە ئەوەی کەماوەتە ئەمڕۆ لە ناو فەزای شیعە هیوایە کە بێ لەم فەزایەکە بە تایبەتی بزوتنەوەی تشرینیەکان کە خەریکە خوان ڕێکەخان هەرچەند بەداخواانە زۆر دابەش بوونە بە بەدانی کەم بەڕە چوار بەشەوە هیوایەکێ ئەوان لە خدامێنەوە چاکسازی بسەپێرن و کاری شیوا بکرێت لە هەنێ سەکتەر چاکسازی بکرێن بەڵێ ئەمە گەر بتوانن دکتۆر هەردی لەگەڵمان بمێنەرەوە دەگەڕێمەوە بۆلات گەندەڵی و نەبوونی خواستێکی ڕشت بۆ چاکسازی تەواوی بەها باڵاکان لە کۆمەڵگەکاندا دەباتە خانەکانی ژێر سفرەوە و کاریگەریەکانیشی هێندە نەرێنی دەبن کە تەواوی ئایندەش دەکەنە تاریکستان و وەک بەرەنجامێکیش وڵات هەرزان فرۆش دەکرێت لە بازاڕی شەرمەزاری بازرگانیەکاندا. أريد من الحكومة العراقية دەمەوێت حکومەتی عێراق بەرەنگاری گەندەڵکاران و دزەکان ببێتەوە دەمەوێت بەغدا لە هەموو ڕوویەکەوە ئاوەدان بکرێتەوە و ژێرخانی وڵات ببوژێنرێتەوە دەمەوێت دەرفەتی کار بڕەخسێنێت بۆ ئەو لەشکرە بێکاری هەمانە دەرچووی کۆلێژی یاسامان هەیە ئێستا حەماڵی دەکات. الحكومة امتدادات الحكومات السابقة. ئەم حکوومەتە درێژکراوەی حکوومەتەکانی پێشوە لەسەر بنچینەی بەشبەشێنەی دزی و جەردەی پێکێنراوە لەبەرەوە ناتوانێت هیچ شتێک بکات بۆ خەڵک و خەڵکیش چاوەڕوانی هیچ شتێکی باشی لێ ناکات بۆ خۆم وهای دادەنێم حکوومەتێکی ڕەوایی نییە چونکە سەرۆک بژاردەی لایەنەکانە نەک خەڵکی. دکتۆر هەردی گوێمان لە هاوڵاتیانی عێراقی بوو. ئەوەی جێی سەرنجە لە دۆسەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات جا لە هەولێر بن یا لە بەغدا بن هەمیشە کاتێک کە باسی گەندەڵی دەکرێت کە کاتێک پەنجە دەخرێتە سەر کێشە ڕاستەقینەکە خەڵک تۆمەتبار دەکرێت بەوەی کە جێرە شێوێنە خائینە تاوانبارە وە کۆمەڵە نازناوی تریشیان پێدەدرێ ئەمە یارمەتی ئەو دەسەڵاتە دارانە دەدا.
بگمان نەخێر ئەمە بەڕاستی شتێکی زۆر کلاسیکە ئەمە زۆر کۆنە لە هەر لە ناو عێراق لە زۆر وڵاتی تر ئەمە هەمیشە هەیە ئەمەوانی کە دەستیان بەسەر سەرچاوەکانی دەوڵەتە گرتووە بەسەر سەرمایەکانی دەوڵەت و دەستگاکانی دەوڵەتە گرتووە هەمیشە لە وێزەی خەڵکان یانوێ هەر کەسێک بێت باسی گەندەڵی دەکات کە باسی چەکسازی دەکات باسی واکە کە دۆخەکە بگۆڕی سیستەمەکە بگۆڕی دامەدەستگاکان بگۆڕن ئەمان ئەکەونە ژانی ئەمانەوە یان ئەیان کوژن وەکو کە لە عێراقدا چەندها چەلەکوانی سیاسی کۆمەلگای مەدەنی ڕۆژنامەنووس بەداخەوە کوژران و یانەوەتە تۆمەتی وایان بۆ دروست دەکەن کە ئەمانە لە دەستی دەریشانە پشتە ئەمانە خاینن نازانم چیم جۆرەشانە بۆ ئەمانە هەم لەلای کۆناشرینیانکەن هەم لامان کەرشاوە دۆخی شیوە دروستکەن کە بیانگرن ئەشکەنجیان بن لە بیرمان ناچێ ساڵی 2019 هەموو گەنجە تشتیانیانەی کە لە بەغا و نەجەف و کەربەلا و ناسڕیە ڕاپەڕیتن کە لە دژی گەندەڵکاران پیانەگوتن ئەولادی سەفارات ناڵی باڵوێزخانەکان ئەمە بمانای چی بمانای ئەو بەمانە عمیلی ئەمریکی و فەڕەنسی بریتانی و هانیانە درێن کە دۆخی وڵات تێکدەن بێگومان بەداخەوە هەمیشە ئەم پرسی خیانەت و دەستی دەرێکی و دەستی نازانم چی ئەم جۆرەشانە کۆمەڵە دەستەواژەن هەم لە کوردستان بەکاردێنرێن هەم لە بەغا بەکاردێنرێن لە بەرامبەر هەموو ئەو دروستنەوە کۆمەڵاتیانی کە لەوەی چەکسازی دەکەن و دژایەتی ئەم پیاواناکەن کە گەندەڵن دەستیان بەسەر چاوەکانی دەوڵەت تاگرتووە بێگومان لە کۆتاییدا ئەمە خزمەت بە دەوڵەت و پیاوانی دەوڵەت ناکات چونکە ئەمە دۆخێک دەخۆڵخانەی لە کۆتاییدا بەرەو دۆخی شۆڕش دەچی ئەمڕۆ تۆ لە هەر گەنجی عێراقیە پرسی بەتایبەتی لە دەروی کوردستان من هیوایشی ئەوتۆن بە کوردستان نەماوێتە ناشەرەوە چونکە بزنەوە کۆمەڵاتیەکان لە کوردستان محفوظ بوون ئەوەی کە ماوە تۆ زیاتر فەزای شیعەیە کۆمە لە خۆدامێنەوە خەریکی خۆڕێخستنە کۆمەلگا ئەوێ کاریگەری لەسەر دەوڵەت و دەوڵەت هەبێ بۆی هیوایەک لەوێ هەیە کە شتێک ڕوو بدات یەکێ لە تایبەتمەندێتەکانی سیاست لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا ئەوەیە بەردەوام لە چەقبەستویەکی سیاسیدایە دۆسیەکانی گەندەڵی چەندێک کاریگەریان هەیە لەسەر ئەو چەقبەستنە سیاسیە خۆی بەڕاستی تاواکەری یەکن هەم چاقبەستوەکە ئەو دۆخە چاقبەستوی کە دروست کراوە هەروە دۆخەکە شتێک نییە خۆڕست بێ لە ئاسمانە بۆرە بێتەوە ئەو خۆدۆخە ئەکتەرە سیاسەکان خۆیان دروستیەکەن ئەیان دۆخێکی وا دروستکەن کە تێیدا هیچ شتێک نەگۆڕێ و دۆخەکەەوە خۆی بمێنێتەوە چکە بەڕاستی کە ئەمڕۆ ئەگەر باسی ئەو چاقبەستوێ چیە چاقبەستوە ڕێ لە چاکسازیەکرێ چکە ئێستا ئەگەر من بێنە بەرچاوی خۆت لە بەغا چێ چاکسازی بکە ئەکتەرەکانی چاکسازی چێن هەر کەسێک دەست بۆ چاکسازی بەرێ بێگومان زەرەری بۆ لایەنیشی تر و ئەکتەریشی تر هەیە کەواتە لە دۆخی شیوادا ئەمڕۆ کەسێک خەڵکێک نییە گروپێک نییە بێن چاکسازی بکەن ناتوانن چاکسازی بکەن یانێ بۆی دۆخەکە چاقبەستوەکەش حیزبەکان خۆیان دروستیان کڕ بەقە دروستیەکەن و لە ملانی خوان ملمانیان سێرەکەی سەدرەکان ناڵن ئیتارەکان وەکو پێوی چاکسازیکەن ئیتارەکان ناڵن فلانکەس چاکسازی کە لە بەرەوەی بەرژەوەندەکانی پێتە مەترسیۆم جۆرەشان ئەمە دۆخێکی چاقبەستووە دروستەکە بۆیە دۆخی چاقبەستووی و ئەو گەندەڵیە و بەسە یەکەن پەیوەندیان بێکەوە هەیە بەڕاستی بۆیە جوڵاندی یەکیان ئەباتە مای جوڵانی ئەوەی تریان دەدنا ئەم دۆخەوە خۆی دەمێنێتەوە دکتۆر ئەردی بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو سوپاس و پێزانینم بۆ بەشداریت وەی بەش هەرگیژی ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. Van demên dawê de serdanên şandiyên welatiyên Ewropî bo Bakur û Rojhilatê Sûriyê bo bawayekî balkêş zêde bûne. Çavdêr di wê baweriyê de ne ku girtina doseyên jin û malbatên Daişê bi vegerandina wan bo welatên wan dê tekazî li ser hewlên dadgehkirina endamên Daişê di zîndanan da bike û her wiha fişara ewlehiyê li ser şaneyên razayên rêxistinê li deverê zêde bike. Pemnêrê Melqamişlo raportek amade kiriye.
دما اکتبر یا در باسبوی ده سردان شاندین ولاتن اوروپیج بو با کروجلات سوریه با آوای کی بالکش زیده بو او جی با ارمان جاگو جنو زاروک مالبات داعش کامپا روجو هوله و گرین ولاتن وان دستیات کلین در ویا گری دایره و بریا خسر پشتراز دکگو دما اکتبر ده ولاتن اوروپی بصدان ولاتین خواج کامپین با کروجلات سوریه در خستنه او وگراندنه ولاتن وان هفسروک دستیات کلین در و یاری و بریا خسر سوریه خالد ابراهیم دیار دکگو پیوندین بردوام دنافبرا وان و پرانیا ولاتین اوروپی دجبو و گراندنا ولاتین وان هنه في مهدي بيتري سد كس هاتم وگراندن جن زاروك نافد فرنسا المانيا كندا استراليا روسيا هنجي هناك دولتي ديجن تكلدارن بدايره تكلين جدر ياري بريا خصل باكروجلات سوريا جبو كاربن هناك هم ولاتي خويدني وگارين تشارچوفا رسمي شخوا شانده رسمي تي زيارت ريبريا خسر دك هندري دايره علاقات جدر ود لغوري هنا بلگهان تیرا زاروک و جن تین را دست کرن. لگوری چعبدیران بویرن ایریشا زندان صناعه یا دسپیکا وی سالی ده و آلوزیا اولهی لهندر کامپا هولی ده و اکتیف بونا شانه داعشی سدمن سرکنکو هشتیه هیف پیمانیا ناف دولتی یا شریدجی داعشی و نتوین یکبوی و ریو بریا خسر فشاری الولات اوروپایی بکنگو ولاتین خو جباکل رجلات سوریه وگرینن رجنموان دلبرین خلو دبیجه گلک فاتکورن سرکه هنه هشتنگو ولاتین اوروپی گاوین بلز جبو وگرا ولاتین خو باویجه یک جوان فاکتورا او بهز بونا داعش کو دمن داویده داعش گلکی بهز بود هرمده افجی مترسیه کل سر روشا کامپان تایبت کامپا روج کامپا هول گو مالبات داعش نو خود دحوینه یاد دو تفجر دیپلماسی یاری بریا خسر لهن ولاتین اروپای گو افدمک دریج بریا خسر بانگل همو هزی ناف دولتیت که گو کار به پرسکریکا داعش تایبت پرسکریکا هر دو کامپان بیده چارسر کرن شوپینر باور تکن گو گرتنا دوستای جنوب بالباتن داعشی به وگراندنا وان جبو ولاتن وان دی به لگو ریو به جبو هولین جار سرکرنا دوستای دادگاه کرنا چکدارن داعشی یند زندانان ده هر وهادی فشار اولکاری لسر شانه رخصتنا تروریست بتایبتی لبجاهی عراق و دیر زوری زیده به هیانها ده ولاتین خونی داعشی جناوا کامپین روجو هول وگراندنا گو اوجی المانیا نوتو یک زارو کجن فرانسا 141 زارو کجن امریکای 26 زارو کجن کازاخستان 700 زارو کجن روسیای 238 زارو کجن بریتانیا 3 زارو کجن دانمارک 22 زارو کجن باشور افریقیای 16 زارو کجن استرالیا 64 زارو کجن هولندای 41 زارو کجن وگراندنه لگوری دانین ریوبریا خسر هیانها زیدتری 40,000 چکدار و مالباتین داعشیان دناوا کامپان و زندانان ده هنه گو بیتری 27,000 بیانینه پرانی امان دناوا کامپین روج و هول ده دمینن زانا عمر دنگ امریکا قامشلو پارتیا دموکراتا کردستان پدکی که پارتیا دستهلدار لهریما کردستان عراق ایروپین شمه لباجار دهوک 14مین کنگره خواه لدار دخه اف کنگر 12 سالان پشتی کنگره پدکی یا 13 تیلدار خستن جوازیا دناورا وی کنگره و ین برده چیه و آرمانجال در خستنا و وی جاری لدهوک چیه جبو شروع وی یکی نها رزدار خطاب عمر یاسان آسو شروع سیاسی جدهوک بریا سکایب بمرایه دم باش ما مسته خطاب ده انجام وی کنگره دا پیشبینیه چگو هرتنان دناوا پدکه دا دبه بله دم باش رزو سلاف و بینرندگی امریکا گشتی پارتی دموکراتی کردستان 12 سال پشتی دویا با 12 ساله دا پارتی دموکراتی کردستان 3 کنگره انجام دادن بلان پشتی او بهانه این که پارتی دموکراتی کردستان تینه سر در بازبینا 12 ساله دا 12 سال جیله که نوی نوه که نید ناف سیاست دا پیداد که گورانکارین واسا تین پیش که بوید نوید هنده گورانکاری دوید ناف دا بهن انجام دانه هل بجارتنا پارتی بود دهوک وکو پارزگاه دو کنگره خوالی انجام بده نشانه هنده که پارتی دهوک زورترین ریخستنا خوال دهوک بینه زورترین کرسی پارتی هم سر آست عراقی هم سر آست پارلمان کردستان لپارزگاه دهوک پارتی زیده ترتینید جبرنده جیوا که پارتی الهمی پارزگاه هندی 46 حتی نها او کنگرهت انجام داین یکم جار دهوک انجام داد پارتی بخواب گرنگ زاند جبرنده جیوا بجن پارتی کنگره خواهد بیجاره ده پیتویه هنده گورینا انجام بدد کرسر ارکن
بەشێک و ئەو گۆڕانکاریین و دەبێت بکەن ئەرکی وێ دەبێت بکەن چکۆ ژینگە هەنووکە و بەلکی وا پلاناوەی کارکردنی قبول ناکرد یەن پێشی 12 ساڵە و کۆنگرە ئەنجام نەدا باشە مامۆستا خەتا ببوورە زاخەفتنەتە دبرم ینی ئەگەرم بدن بەر چاوان کۆ بنگەها پاری دموکراتی کورسان ینی دهۆک بنگەها کە گرنگش بۆ پاری دموکراتی کورسان پرانیا کورسیین پاری دموکراتی کورسان لە دهۆکێنە لێ حتان هاوا ئەv یەکەم جارە لە دهۆکی ئەv یەک دەبێ ئەv پرسەکە دەردکەوە پێشوگەل و ئەv خزمەتێن کۆ لە دهۆکێ دەبن لە بەرامبەر وان کورسیین پاری دموکراتی کورسانن بخوا سیاست الهرم کردستان کو پارتی دموکراتی کردستان پارتا یکمل یعنی شروع مزنیه خو جمهوری کردستان خو به قدرت سالات داره مطلقه دو کیجی خدمت دهت کردن برابر و چنده کو دویال همی پارزگاه کی یک بیت کردن لی اوا کو بود هو کد کردن نو کدا پارتی پتوی بی دو خالدی انجام بود پراستی جبری کو کنگره خوب تمام چته کو پارتا یکم زورترین چاول سر زورترین خلق جابری نتیجه یانجی دماهی کو او خالنه کو کنگره انجام بده لیبری کنگره بی انجام دانا بی کنگره دو که پارتی دویا با دو خاله انجام بده پراستی جد گل خلق دو تایبتی چکو پارتی بنگه خود زانید یکم آجبونه که کمالاتی پارتی چید بت وی کنگره شیابت اندام و کادرین خو راضی بکه چکو چنده گورانکارین پارتایتی وی کنگره و دیار بین خو تایبه جیا کنفرانسین برینگیاتین کرن هل بجارتنت اندام کنگره شیابت کو اندام و کادرین پارتی راضی بکد بلام باور من نشی آجبونه که کمالاتی گل حولاتین دو که گشتی بکد چونکه سیاست الهرم کردستان پراستیجی سیاست کا پارتاتی یعنی سنوردار کریه گلگ جبرنده پارتی کو خوب د سالات زان دویا بابر هنگ خلق دهوک وکو حولاتی آج ببد گلوی خلقی بوکو بشه کچوان دام خو راضی کی نبشد خلقی که دوجی راضی بکد کو باشه ما مستخطب نظام نشانه بتشتكي دي يعني او اشتيبون او ازنابين كو جرجي ان تشتكي دهوك هي دهوك يك جوا بارزگه هرما كردستان كو آرامی بهتر له هي كو خلقي وي بهتر بري خودن ام بيجن ادبيات وتشتين وهي اف جي تي وتا يعني آرامی كلو دري هي نظام تبحثات چه جرجيان دكي از خازم پرسك دنش تبكم ما مست افكار من بلين صالح بري هما كردمه که بحثا بمیوان خورا بحثا گندلی العراقی بگشتی کر پارتی دموکراتی کردستانی چاوانی زیکی و مجاره ده پشتی و کنگره بله خالایی که تبحث لیکر دهوک پارزگاه که بینفره یا امینه یعنی حتی راده که آسایش که باشتر پیگوشانه که باشتر تدهی راسته و که دهوک او از بحث لید که روی سیاسیه وی اگر نوکه خود افروکه دیش که چافدریا کنگره پارتید که اشنیزی لیدوان اندام کنگره یا بشک شرکتاتی پارتی پراستیجی دویا پارتی کادره کی چیکت کو نویسین یا خو اخفتنا خو نه بو پارتی بکن بو خلق کردستان نه بکن ما بس تامز دتر لی او کو اجبونه کمالاتی دما کو کسی سیاسی لیدوانه کی سر وقت افخار زلال بو اگر قالك بكرتيش بردما ما قالك كي بحثه قندليه هنا كي بكي خب كردستان العراق بشكش عراقي وقندليجي بارزجين عراقي هي الكردستان يجيب طيبات البشر دهوكي بلي دعوة اللي برند كما مستخطب دما ما كما خطاب عمر يا صناصو شرفكاري سياسي تج بارزجها دهوكي مرا بيجلك سباسي بودماته إسماعيل من داڵێکی خەڵکی عەفرینە خاوەنی پێداویستی تایبەتە لە کەمپی پەنابەرانی شەحبا لەوێ دەژی سەرڕای سەختیەکانی ژیانی بەڵام کەم ئەندامیەکەی نەبووتە ڕێگر لە بەردەم خەون و خواستی خوێندندا بەڵام نەبوونی قوتابخانەیەکی گونجاو بۆ ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن بۆتە ئاستەنگ و ئاڵنگاری فەرموون لەگەڵ ئەم راپۆرتەدا به وانگوتن و داخوازان اسماعیل زاروک 9 سالی که خودی پیوستین تایبته هیوین خواه دین زمان اسماعیل کجدایک بونه دا آستانگبار بویه مرا قاویش خواندن را پره لیجیانا در به در بونه هر وها نبونا دبستان تایبت به آستانگباران زحمتیان پیدا دکه اسماعیل پر مرقی خواه سر مکتب ابی
معصیم سبیرا دبی دگونه خودی که مداخل در و که خلقت که مکتب سیرکن تا دگو که مکتبی خوشی مسئولی که نشم 20 سالی دن ما مستر مر حواره کردن گوتنانی برواره همه بری اولی کار بن در بن برای علمین در بکن برای سالی دیدی ما برشون کیف کرد در که خود چی مکتبی هات تفي حمو زور وزحمتيان لأفروش نبويا كلام لبيش فينا اسماعيل جبو تشوينا رفن خواندنه كما مستين دبستانا قلت نشتا مالاوي دكافا بيراد بن آليكار ولبس نددن درفت ماجي الفر تنا يقو دبستان صغلام جوان روارن فاكرن بطيبات تجوي روشيد وكي اسماعيل الهمبر بيجي ما ناخذ اسماعيل فيربيني زمان قطبه طيب زمان خوي ضايك دبينه زارك بتمني ويتين دبستانه فرد بن جيانا خبر دوام دكن هنا كي دليويجي پریشان دبه لهمبر في مخصوص اسماعيل دربازي دبستانه به بمرا اسماعيل بري چوينا دبستانه فدوك بو و پر كيم تفلي هفرين خد بو لي درباس بوناوي دناوا خواندنگه دا باندوره که ارینی چیکر نتنت فیربونه دا لدرونیاوی جی 3 سالنا قد دبستان دا فرد به دانن استاندنوی زیاده تربیه دهند رفیق خود برسواده ده آلی زانستی هنه که خود تبلی وانه جیده که شرط و مرجن در بدربونه ین زحمت هر وها نبونا خواندنگهن طایبت به آستنگ باران پری جاران دبره گر لپیش کسین خودی پیوستین طایبت کوک حمو زاروکان بخوینن اسماعیل جی اره تفلی رفن سرطایی بویا لیش بوس بروجه پیوستیاوی به دبستان کجرا و شاویرا گنجاو به هیا نوروز را شدنگ امریکا شهبا لأنقرة جالية كوملايا بيشسازن مادين مشوان و برهمين مشوانية آرماساد و فستيفالا هنگف هاتا لدارخستن باجارين كردان دي سري دجي وكو تشولك جولميرك ديلوك سيواز شمزينا و باجارين دنين تركيا بشتاري في فستيفالي بون پامنيري مال أنقرة راپورتك آماده كريها لأنقره جعالی کوملیا پیشسازن ماتریالن مشوان و برهمن مشوانی آرماسات و فستیوالا هنگف هاته چیکرن. باجارن هرما کردان دسری دا وک چولیک، جلومرگ، دیلوک، سیواس و باجارن دن ین ترکیه بشتاری و فستیوالی بون. دناوان همو هنگوان دا هری زیده هنگوین چولیک آنگو بینگولی و جلومرگ بالدکشینه. قدری صادق بخواه جچولیکی کاری مشوانی و برهمین هنگف دیکه او دمکا دریجه کو بوی کاری مجوله لی او گاوا بحثا قنجیا هنگوی چولیکی دیکه نیرینی خواه وحاوه دبیجه بینگول صدیرا نودو یک چیایه yani teda ziraat keme loma çiçek xo gelek zeydanın hazar zeytir çiçek hatiye jmartın ewa ko meş xude dikin 2000 zeytir jamerin yani loma bingol hengve da gelek qanca لگوری دانین رسمی لترکیه 8 میلیونی زیادتر پتگن میشی هنه و هر سال جی نزدیکی 2 میلیون تن هنگف ته برهف کرن. باجار جلومرگی جی ده برهمن هنگف دا جیکی گرینگ دگره. هنگف جلومرگی لبلندیا 2500 حتی 3000 تیته چی کرن. بس بلندیا چیای جیلو 4335 متره لوی درجی هنگف چیا تیته برهف کرن. ایشی هنگوی دیکم عمل باجار جلومرگی دمینن و عمل ویرجیل سر ایشی میشا دخابتن و او ام کداج میشاد بینن ام عینی ویل تسیسا خواجی استفاده دیکن و شویرجی ام هاتینا باجار انقره فوارا آرماساده هم قاتل مشبوینه لتوعیه ترکیه دا هما هنگوی چولیکی در ریزا یکمین دایه
Hilberê hingiv Qedrî Sadiç gava giringî û radeya hingivê çewlikê nîşan dide, dibêje di dinyayê da jî ev hingiv bi nav û dengê. Sal 2017 da Bingol Dünya Arıcılık Kongresi Epimondia'da derece düdüya girt. O İsal jî Londra'da dîsa yarışma musabaka ki var çê bu Bingol elhamdülillah dereceya yekî girt yani bu dünya birincisi. Di nav hingiv da gelek asitên ku ji bo tendurustiya mirov bi feydeyê hene. Evana sîstema parastina mirov dewlemend dike, li hemberî enfeksiyonê jî bihêz dike. Hingevê ku li Herêma Kurdan tê çêkirin, bêtirê wan bi awayekî sürüştî têne durustkirin. Li ber vê jî ev hingivana him li Tirkiye û him jî li dinyayê ciyên xwe diparêzin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. داویا کورد کنکشن بمینن نافخیر و خوشیت هەر شاد و بەختەوەر بن.